هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی ناردین و بەرنامەی لەشساغی. کامەرانم کە لە سێیەم زنجیرە و دوا زنجیرە دەربارەی شیردانی سروشتی دێینەوە خزمەتتان. بۆی ئەو تاریکایی تایە سەحەتان بووە دەربارەی گرنگی شیری دایک و جیاوازێکە لەگەڵ شیری قوتوو وەک پشتەوەی من بۆتان ڕۆشن و ڕووناک بکەینەوە. زۆرینەی زۆری بەشەکانی ئەمەڵقەیە لە ناو کافەیەک و لە ناو ڕێستورانتێک یان چێشتخانەیەکدا تۆمار کراوە لەبەر دوو هۆکار. هۆکارێکیانەوەیە کە ئیتر وردە وردە بەهارە و خەڵک زیاتر حەزی لە چوونە دەرەوە و لە نان خواردنە بێ، و هۆکاری دۆمیشانەوەیە کە بزانن گرنگی شیری دایک چیە بۆ منداڵەکانتان. زۆرێک لە ئێوە بە دوای چێشتخانەی باش و ڕێستۆرانتی باش و برنجی باش و ڕۆنی باش و فاسۆلەی باشە ئاگەڕێ بۆ خۆتان، بەڵام هەرگیز بیرتان کردوتەوە ئەوەی کە ئەیدەن بە مناڵەکانتان چییە؟ ئەمەڵقەی بەرنامەی لەشساغی پتر قسەکردنە دەربارەی گرنگی شیری دایک و سوودەکانی بۆ منداڵ، چونکە لە دووەڵقەی ڕابردوودا باسمان لە سوودەکانی کردووە بۆ دایک و باسمان لە شێوازی شیردان کردووە. ئەمەڵقەیەش دیسانەوە کەمێکتر باستان لە شێوازەکانی شیردان بۆکەینەوە، بەڵام زیاتر جەخت لە گرنگی ئەم بابەتاکەین بۆ خودی منداڵ. وەک هەمیشە بینەری لەشساغی بن و لەگەڵمان بن. قاوەڵتی یان ژەمی بەیانیان گرنگترین و بەسوودترین ژەمی ڕۆژە. زۆرێک لە سەرچاوە زانستیەکان و پسپۆرانی بواری خۆراک ئاماژە بۆ دەدەن، دەڵێن بۆی کە بە شێوەیەکی تەندروست بژیت پێویستە ژەمی بەیانیانە وەک ژەمی پاشاکان بێ. زۆرێکیش لە پاشاکان لە ژەمی بەیانیانە لەوانەیە دیسک بخۆن. دیسکێکێک لەو شۆر بەیانی کە من زۆرم حەز لێ و بەهایەکی خۆراکی ئێجگار بەرزی هەیە، لەبەرەوەی کە سەرچاوەیەکی زۆر دەوڵەمەندی پرۆتین و هۆکارێکی باشە بۆ بوونی بڕێکی پێویست لە ئاسن لە لەشی مرۆڤدا. هەمووانی کە ئێستا منداڵیان هەیە و یان لە بوارێکدا کار دەکەن کە پەیوەندی بە تەندروستی مناڵانەوە هەبێ، زۆر بە باشیەوە دەزانن کە زۆرێک لە خێزانەکان بەدەست کەمی ئاسنەوە دەناڵێنن لە لەشی مناڵەکانیاندا، کە دوجار دەبێت هۆی وەرگرتنی قەترەیان دڵۆپەی ئاسن و دوجار ئەمەش تەندروستی منداڵەکە و دەمودانی دەخاتە بەر مەترسیەوە، کە من وەک پزیشکێکی دان و زۆرێکیش لە هاوڕێکارم ئەم بابەتە ڕۆژانە دەبینین کە باسی ئەمەڵقەی بەرنامەی لەشساغی نییە. بەڵام یەکێک لە هۆکارەکانی کەمی ئاسن لەم جیرەی ئێستای مناڵاندا ئەوەیە کە خەڵک زۆر پشت بە شیری قوتوو دەبەستێ. شیری قوتوو هەر وەک شیری سروشتی دایک ئاسنی تێدایە، لەوانەیە هەندێک جار شیری قوتوو بڕی ئاسنەکەشی زیاتر بە لەو ئاسنی کە لە شیری دایکدا هەیە. بەڵام ئەوەی کە سحرەکەی شیری دایکە جۆری ئەو ئاسنی کە لە ناو شیری دایکدا هەیە مژینەوەی خێراتر و زیاترە لەوەی کە لە شیری قوتوودا هەیە، هەروەکو گرافیکەکەی کە ئێستا لە تەنیشتمەوە دەیبین و سەرچاوەکەشی لەسەر شاشەکە بۆتان دەردەکەوێت. ئەو ئاسنی کە لە ناو شیری دایکدا هەیە ئەگەر هەمان بڕ لە ئاسن لە هەمان بڕ لە شیری قوتووە هەبێ لە 150 ئەوەی شیری دایکەکە دەمژرێت و لە کاتێکە ئەوەی شیری قوتووەکە تەنها لە 110 دەمژرێتەوە. ئەمە یەک. دوو، ئەو ئاسنەش کە لە ناو شیری قوتوودا هەیە وەک لە ئاڵلقەی پێشوو دکتۆر خالید بۆی باسکردن دەکرێت وەک خۆراکێک بەکتریا سوودی لێ وەرگرێت و ببێتە هۆی هەوکردنەکان لە ناو لەشی منداڵدا کە دوجار بۆتان باس دەکەین ئەمانە چین. بەڵام من لە پێشتردا پرسیارم لە خات و ئاوازکەماری پسپۆری خۆراک و گەشەی منداڵ کرد دەربارەی گرنگی شیری دایک و ئەو پرسیارێکی مەسەی ئەڵلقەیە خەڵکمان پێوە سەرقاڵ کردووە. بۆچی شیری دایک؟ لەبەرەوەی هیچ خۆراکێک تا ئێستا چەندەها کۆمپانیای دروستکردنی شیری بڵێن چی پێڵی قوتووە پێڵشی سماعی هەیە کە چەندەها خەبیری خۆراک لە پشت ئەم کۆمپانیانەوە یانەوێ شیرێ دروستکەن کە نزیک بێتەوە لە شیری دایک. بۆ نمونە نووسم شیرە نایە لێ مناڵەکەت بڕشێتەوە، ئەمە نازان فاکتەری گەشەی تیامە چی تیاژی تیا ئاسنێ منێتیا ڤیتامینە تیا، بەڵام هیچی نابێ بە شیری دایک. بۆ لەبەرەوەی شیری دایک شیرێکە پێی ئەڵێن شلەیەکی زین و فەرقی لەگەڵ ئەو شیری مانگا وشکراوەی کە خوازانێت چیکێکی پێ ئیسافە کراوە جیاوازێکی زۆرە. ئەم گۆڕانکاری بەسەر هەیە بە پێی تەمەنی مناڵەکە، بە پێی ئەگەر مناڵەکە حەومان بۆ مینۆسیدەکانی جیاوازە، بە پێی شەب و ڕۆژ
ئەگەر لە شەوا پرۆلاکتینی زیاتر تایە کە ئەبێتە هۆکاری ئارامی مناڵەکە پێویست ناکاتەوە ئەنتیسپازمین و نازانم سپاس تاوەچی و چی بێ بە مناڵەکەت ئاگێژوێژیەکەی لە سەرەتاشی ئاوی زۆر بۆ مناڵەکە بتوانێت بڕێکی باش بخوا لە کۆتایە چەوریزیایە بۆ ئەوەی کاتر تۆکە پارێکی گۆشتە خۆی تر دڵەوەنی قەناعەتی بێ تەسکینی دڵت پێێتە تاوا تێرە خۆی بۆی تێر بخۆی لەبەرەوەی شیر ئەو ئاسنەی کە لە شیری دایکە بڵێ لە سا 75 بۆ 80 لە سەسی سیامژێت لە سەسی شیری قوتووە لە سادەشی نامژێ باقەکەی چی لێە ئەگەرێتە لە ناو ڕێخۆڵی مەعیدانی لە ڕێخۆڵی مناڵە ئەمێنێتەوە بێ بە ناوەندیە بۆ گەشەی جاردیا بەکتریا و میکرۆ لەبەر ئەوەی ئەو مناڵی کە شیری دایک کە هەتا ئەگەر لەگەڵ شیری دایکیش یا شیری قوتوو بخوا هاوینان بڕۆ سەری خەستخانەی مناڵان کە 600 کەس ڕۆژی تووشی سوکچوونە بێ کە زۆربەی زۆر یەک هۆکاری مردن وشکبوونە و سوکچوونە. زۆرێک لێمە لە کاتی نان خواردندا پێمان خۆشە کە نانە خۆین ئەوەندە کات بە ناخواردنەکەەوە بەسەربەرین کە تێری پێ بخۆین. لە ڕوو زانستیەوە کەسێکی پێگەیشتوو هەر پارێک نان کاخوا نیو کاتژمێری پێچێت تاوەکو مێشکی لەوە تێگە ئەو پاروە چۆتە ناو گەدەیەوە. لەگەڵەوە شایەمە کاتی نانخواردن جیاوازمانێ هەمانە خێرا نانەخوا هەشمانە لەسەر خۆ و هێواش نانەخوا. بەڵام دوجار پێویستمان بە کەمێک کات هەیە بۆی کە بتوانین تێری تا بخۆینان بڕی پێویستی خواردن وەرگین. مناڵیش بە هەمان شێوەی گەورە پێویستی بە کاتێک لە نان خواردن هەیە. ئەمە لە سەرەتاکانی تەمەنی جیاوازە و لەگەڵ پێشکەوتنی تەمەندا گۆڕانکاری خۆی هەیە. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ پێکهاتەی شیر. لە سێ ڕۆژی سەرەتای تەمەنی منداڵدا ئەوەی کە زیاتر لە شیردا هەیە بریتە لە ژەک. پێکهاتەی ژەک بە شێوەیەکی گشتی چەوری زیاتر تێدایە و ئەگەر ژەکدا دۆشرێتە ناو هەڵگرێکی ڕوونیان پەرداخێکەوە تەمەشا دەکرێت کە ڕەنگەکەی زەردباوە لەبەر بوونی بڕی چەوری تێیدا. ئەم گرافیکی کە ئێستا لە تەنیشتی منەوە دەیبینن نیشانتانەدات کە جیاوازی لە نێوان ژەک لەگەڵ شیرێکی پێگەیشتوو چییە؟ جیاوازەکە بە شێشی گشتی لە بڕی چاودێکەدایە و جگەلەوە شیری پێگەیشتوو سەرەتای شیریان بەڵکوڕی شیر لەگەڵ دوا بەشەکانی شیردا جیاوازی هەیە. دەبەرەوە لە سێ ڕۆژی یەکەمی شیرداندا یان لە سێ ڕۆژی یەکەمی تەمەنی منداڵدا ماوەی شیردان 10 خولەکە و لە پاش ئەوە لە 4 ڕۆژ ڕۆژەکانی تردا 20 خولەکە. وردەکاری ئەم کارە لەلایەن خاتوهێنیەوە بۆتان ڕوون دەکرێتەوە. بەڵام ئەوە بزانین کە بۆیە لە دوای ڕۆژی چوارەمەوە پێویستمان بۆیە کە منداڵ کاتێکی زیاتر بە سنگی دایکەوە بنووسێ بۆی کە سەرجەم بەشەکانی شیرەکە وەرگێت و بەهۆی چاوریەکەوە تێر بخوا. یەکێ لە هۆکارانەی کە خەڵک وازە مناڵەکەی تێر ناخوا بە شیر ئەوەیە کە ناهێڵێ بڕی پێویست لە کات بە سنگی خۆیەوە بنووسێت. بینەری خاتوهێنی بن بۆی کە بۆتان باس بکات چەندێک پێویستە منداڵ بە مەمکی دایکەوە بمێنێتەوە. کاتشی مناڵ سەرباڵ دەستی بۆ سەری مناڵ پیشتی سەری مناڵ مەمکت بیگرە دەمی مناڵ پێویستی بە زۆر نزیک بۆ گۆی مەمکی شیری بدەیتە. هەمووی گۆی مەمکی لەگەڵ هەندێک ڕەنگی قاوەیە داڕوباری بە مەمکی پێویستی بکێتە ناودەمی مناڵ بۆ بریندار نابێت. تێگەیشتی؟ هەفتارە بەدوو من دایکی نۆبەرە بینی دەمی مناڵ تۆز دوور بوو لە گۆی مەمکی مناڵ ناتوانێت شیری دایک بدەیتە موسکلی زۆر بوو. من بەدەستی من سەری مناڵ نزیکە کردەوە لە مەمکی دایکی کردووە یەکسەر شیری گرتی یەکسەر شیری گرتی دایکی زۆر دڵخۆش بوو. باشانی تەنها غەڵەت لەو کارەیە تەنها هەڵاوە بوو کە دایکەکە یەکەم مناڵی بوو نەیەزانی و مناڵەکەی دوور گرت بوو لە مەمکی خۆی. ئەگەر دوور لە گۆی مەمکی موسکلی هەیە لەگەڵ برین مناڵ ناتوانێ بە ئەزانە شیری خۆت بدەیت. باشە کەواتە هەندێک لەو حاڵەتانی کە خەڵکەڵەن مناڵەکە بە شیر دایکی تێر ناخوا لاوان هەیە بە دایکەکە نەزانێت چۆن مەمکی ئاەتێ زۆر بێ چونکە بەس 5 دقیقە ئێرە شیر بدەیتە بۆ مناڵ دوای بەس شیری ڕوون وەرەگرێ وەرم بۆ مناڵ. هەروەها کاتی بۆ مناڵ
کەم هەیە چونکە ئیشی ماڵەوە هەیە پێویستی تۆزێک دانیشتووە ئەسلحاتە بکە بۆ شیر زیاد دروست دەبێت هەموو ڕۆژ هەوڵ بدە 4 کوپی مەست و شیر بیخۆیتەوە دایکەکە خۆی بخۆ دایکەکە بیخۆیتەوە لەگەڵ ئاو شێبەتی میوە شۆربە مەستە و ڕۆژانە تقریبا 10 کوپی شلەمەنی بیخۆیتەوە بۆ دایک بۆی کە شیری زۆر بێ باشە ئەم شێوازە لە شیردان ئەتوانێت لە شوێنە گشتەکانی وەکو کافەیەکی شابیکە ئاساییە لێرە لە سولمان لە کوردستان زۆر ئەزایە بە سەیرەکەم ئەزانترە لە ئینگلتەرا کاتە لێرە ئاسانترە لە شوێنێکی ئەزانترە چونکە لێرە موسکلی نییە ئەگەر شیری خۆت بدەیتە بۆ مناڵ بەس ئەگەدێکی لە ژوورەوە داینە لەگەڵ پیاوی خزمەتی نییە شتێکە بەسەرشانە شتێک لەسەرشان بەکاربهێنێت مناڵی دەپۆشە هیچ مشکلی نییە زۆر باش کاتەوە ئەتوانم دوای شیر بێت یا پێویستی مناڵت لەسەرشان قەپی پێ دەکەی لێرەکەی چونکە ڕێزاتی بۆ مناڵ کەمترە ئەوەش گرنگە بۆ مناڵ باش ئەو قرپە چۆنی بکەن بەم شێوەیە باشە یان بەم شێوەیە خەولی بەکاربهێنی چونکە هەندێک جار تۆزێک ئارشێتەوە شایوە بەم شێوەیە باشە بەم شێوەیە باشە ئێستا باستان بۆ دەکەین لە سوودەکانی شیری دایک بۆ منداڵە بەشە جیاوازەکانی لە شی منداڵەکەیدا ببورن کە ناچارم هەندێک جار بگەڕەمە بۆم سەرچاوی بەردەستم لەبەرەوەی کە داتاکان ئێجگار ورد و هەموو لەسەر بەڵگە و بنەمای زانستی بنیاد دراون لە ڕووی زانستیەوە گەر تەنها باس لە ڕێڕەوی هەناسەدان و بەشی سەرەوەی کۆندامی هەناسە بکەین توێژنەوە زانستەکانەوە دەرخستووە کە هەر جۆرێک لە شیردانی سروشتی بە منداڵ لە 123 ئەگەری هەوکردنی گوێی ناوەڕاستی منداڵ کەم دەکاتەوە تەنها 3 مانگ شیردانی سروشتی بۆ منداڵ لە 150 ئەگەری هەوکردنی گوێی ناوەڕاست کەم دەکاتەوە کاڵین 3 مانگ مەبەستمان 3 مانگ تەنیا و تەنیا شیری دایکە نەک شیری دایک و شیری قوتوو بەیەکەوە خۆ ئەگەر بێت و ئەم شیردانە سروشتیە تەنیا و تەنیا شیری دایک لە 3 مانگەوە زیاد بکرێت بۆ 4 مانگ هەر منداڵێک 4 مانگ شیری دایک وەربگرێ لە 172 ئەگەری هەوکردنی بەشی خوارەوەی ڕێڕەوی هەناسەی کەم دەبێتەوە و ئەو منداڵانی کە 4 مانگ تەنها شیری دایکیان خواردووە جگە لەو لە 172 کە ئەگەری هەوکردنی بەشی خوارەوەی هەناسەیان کەم دەکاتەوە لە 174 ئەگەری هەوکردنی سیکڵدانۆچکەکان یان التیهابی قەسەباتیان کەمترە بەراورد بەو منداڵانەی کە شیری قوتویان خواردووە خۆ گەر هات و تەنها 6 مانگ تەنها شیری دایک بخورێت لەلایەن منداڵەوە ئەمە دەبێتەوە ئەوەی کە لە 163 ئەگەری هەڵامەت و هەوکردنی قورگوجۆ لە ناو منداڵاندا کەم ببێتەوە سەربارەوانی کە باسکرا ئەو منداڵانەی کە 4 مانگ شیری دایکیان خواردووە بەراورد بەوانی کە 6 مانگ شیری دایکیان خواردووە لە 4 ئەوەندە زیاتر ئەگەری ئەوان هەیە کە تووشی تەنگە نەفەسی ببن بەمانایەشی تر ئەگەر هاتوو ماوەی شیرپێدانی سروشتی تەنیا و تەنیا شیری دایک هەتاوەکو درێژتر ببێت سوودەکانی بۆ منداڵ زیاتر دەبێت بە باسکردن لە ڕێڕەوی کۆندامی هەناسە ئەو کەسانی کە تووشی هەوکردنی گوێی ناوەڕاستبوون ئەزانن چەند ناخۆشە جا بۆچی ئەو مناڵەکانتان تووشی و نەخۆشیەکەن تەنها بە شیری دایک مناڵەکانتان لەو نەخۆشیانە بپارێزن لەبەرم سوودە گرنگان و سوودەکانی تری شیری دایک لەوانەیە هەندێک لە خانمان باستەوە بکەن کە بڵێن ئەم کارە لە کوردستان ئاسان نییە وەک لە وڵاتانی دەرەوەدا خاتوهێنی پتر لە 20 ساڵ لە ئینگلند ژیاوە و لە وێژ منداڵی بووە پرسیارم لێ کرد دەربارەی ئەم بابەتە و جۆری خواردنی خانمان لێرە و لە ئینگلند بزانن بە ئەزمموی ژیانی ئەو جیاوازی ژنانی ئێرە و ئەوێت چێ و کۆ ئاسانتر و باشترە بۆ شیردانی سروشتی فەرق نییە فەرق نییە بەڕای من فەرق نییە لێرە و بزانم زیاتر دایک هەستی هەیە بۆ شیری خۆی بکاربهێنێت چونکە دایک یان دایکی خەزوت حەزی لێیە کچێک
دۆتە کچەکە شیری خۆی بەکاربهێنی بۆ مناڵ چونکە ئەوان ئەزانی شیری دایک شیری سروشت زۆر گرنگە بۆ مناڵ بۆ تەندروستی مناڵ باشە هەرچەنە خواردنی دایک زۆر ڕۆڵی نییە لەسەر دروستبوونی شیر بەڵام بەڵێ لەوانەیە ئێستا ژنێک بڵێ ژنێک کە لە ئینگلتەرایە خواردنی باشترە تاکو ژنێ لە کوردستان یان خواردنی کوردستان باشترە لە ئینگلتەرا بەڕای من فەرقی نییە بزانم لە ئینگلتەرا زیاتر خواردن بەکاربهێنێت لە دۆکان خواردنی حازریەکڕم خواردی حازرەکەن لێرە بە ڕوتی دروست یەکسەر دروستیەکان خواردنەکە بەڕای من باشترە لێرە باشترە باشەکەواتە دایکان ئەو بیانۆشتان نەما تەنها ئەوەندە هەیە کە ئەتوانن خواردنەکان 5 پارچە جیاوازە سەوزۆنیوە بخۆن و ئەو زۆر بخۆنەوە و دڵنیا بن لێکە خواردنی حازری بەکار نایەن بەتایبەتی خواردنە لە قوتونراوەکان چکۆ خاتوێنی ئاماژی پێداوە شتێکە لەوێ زۆرە باشە هێنی جا ئەسە بینە سەر تەکنیکی لایانی تەکنیکی کارەکە باشە عادەتەن من پێڵەن بۆ دایک دوای مناڵ بوون ڕۆژی 1-2-3 دوای مناڵ بوون هەر 2-3 سەعات لە کاتی مناڵ گریا شیری خۆتی بدەیتێ بۆ مناڵ دەداکە بۆ ئەولا دەداکە بۆ ئەولا دوای 3 ڕۆژ عادەتەن مامکت پێر لە شیر ببێت لە کاتی مامکت پێر لە شیر ببێت پێویستی 20 دقە بمجێت لە یەک ماڵێک بۆچی 20 دقە چونکە 10 دقە شیری ڕوون تایە دوای بۆ دەخەست دەبێت ڕۆژی سێمەوەمە ڕۆژی سێ لە کاتی مامکت پێر لە شیر ئەنگۆچ دروست دەبێت لە ڕۆژی سێ هەوڵ بدا 20 دقە بۆ یەک مامێک بۆ هەر ڕوون هەر خەست بەکاربهێنێت بۆ مناڵ تێدەخوات ئەگەر مناڵ گریا هەر برسی دوای 20 دقە 15-20 دقە 5 دقە بۆ ئەولا بۆ تێدەخوات دوای 2-3 ساعت بە ئەکسا بە پێچوانە لێرە بە 20 دقە لێرە بە 5 دقە باشە هەروەها مامکی یەک مامێک بە 20 دقە باش بتاڵا گرەی کەمتە دروست دەبێت ئەوش گرنگە بۆ داهاتوو دایکەکە گرنگە باشە باشاو ئەگە مناڵ زیاتر لە 3 کیلۆ لە کاتی مناڵ گریا شیری بدەیتێ بۆ مناڵ باشە لە کاتی خەوتن ئەگەر نەگریا هەڵی نەسێنێت ئەگەر مناڵ زیاتر لە 3 کیلۆ ئەگەر کەمتر لە 3 کیلۆ 2 جار مناڵی هەڵبستێنە بۆ شیری بدەیتێ کەواتە ئەگەر کەمتر بوو لە 3 کیلۆ خۆی دایکەکە 2 جار هەڵێسێنێ ئەیاتێ هەروەها لە ڕۆژ بە ڕۆژ مناڵی هەڵبستێنە دوای 3 ساعات دوای 3 ساعات بۆ شیری بدەیتە چونکە هەندێک مناڵ خەوتی زۆرە 5 ساعات 6 ساعات ئەمە پێویستی دوای 3 ساعات مناڵ هەڵبستێنە بۆ شیری بدەیتێ ئەم گرافیکەی کە لە تەنیشتی من دەیبینن جیاوازیەکی بچووک دەردەخات لە نێوان شیری دایک و شیری مانگا یان شیری قوتو کە بە شێوشی گشتی شیر و قوتو شیری مانگایە و وشک دەکرێتەوە کۆمەڵێک پرۆسی بەسەردا دێنرێ و اینجا دەکرێت بە شیری پاودەر و لە قوتودا بە ئێوە دەفرۆشتێتەوە ئەوەی کە نووسراوە لاکتۆز بریتێ لە بڕی شەکر لە ناو هەردوو شیرەکەدا و پرۆتین و چەوریش دیارە بۆ خۆیان چین تێبینی ئەو گرافیکە بکەم دەبینن کە بڕی پرۆتین لە ناو شیری مانگادا زیاترە تاکو ئەو پرۆتینی کە لە شیری دایکدا هەیە یەک بڕی پرۆتینەکە زیاترە و دووش جۆری پرۆتینەکە جیاوازی هەیە ئەو پرۆتینی کە لە ناو شیری دایکدا هەیە هەروەکو ئاستنەکەی کە پێشکەمە بۆم باسکردن مژینەوەی ئاسانتر و هەرسکردنی خێراترە لەلایەن گەدەی منداڵەوە چونکە ئەو پرۆتینە پرۆتینی مرۆڤە و بۆ مرۆڤ دروستکراوە لە کاتێک داوای کە لە ناو شیری مانگایە وەک خاتو ئاواز ئاماژەی پێداڵاتەکانی پێشودا بۆ مانگا دروستکراوە لەوانەیە ئەم جیاوازە لە ئەم دوو شیرەدا هۆکاری ئەوە بێت کە لە ڕووی زانستیەوە دەرکەوتووە تەنیا و تەنیا شیری دایک ئەگەری هەوکردنی گەدە و پارەوەکانی کۆندامی هەرس بە ڕێژەی لە 64 کەم دەکاتەوە جگە لەوەش تەنیا و تەنیا شیری دایک ئەگەری سووتانەوەی ڕیخۆڵەکانی منداڵ بە ڕێژەی لە 31 کەم دەکاتەوە توژنەوە زانستیەکان جگە لە منداڵانی ئاسایی ئەوەشیان دەرخستووە بۆ منداڵانی نەبەکام
یان ئەو منداڵانەی کە پێش وادەی خۆیان دێنە دنیاوە ئەگەر بێت و تەنیا شیری دایکیان بخۆن لە 158 ئەگەری وشکبوونەوەی ڕیخۆڵەکانیان کەم دەبێتەوە. توێژینەوە و داتازانستیەکان ئەوان نیشان داوە ئەگەر بێت و 8 دایک تەنیا شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان کە منداڵ نەبەکامیان هەیە، ئەوە یەک منداڵ لە ئەگەری پێویستی بوون بە نەشتەرکاری ڕیخۆڵە و لە ئەگەری مردن ڕزگاریە بێ. بە مانایەکی تر تەنیا شیری دایک منداڵی نەبەکام و منداڵی ئاساییش لە نەخۆشەکانی گەدە و ڕیخۆڵە دەپارێزێت. ئەوانە تا کە کێشەی ڕیخۆڵەی هەیەوی کە پێی دەوتێت تەهیج بە زمانی عەرەبی دەزانن چەند ناخۆش ئەو کێشەیە و چەند بە ئازارە. ئەی بۆچی تووشی مناڵەکانتانەکەن؟ ڕێگەگرتن لەم کارەش زۆر ئاسانە. تەنیا شیری دایک. جا دەربارەی وردەکاری شیری دایک و جگە لە گرنگی پۆزیشنەکە چیتر گرنگە بۆی کە ژن بیکات لە کاتی شیردان بە منداڵدا، دووبارە دەگەڕێینەوە بۆ لای خاتوهێنی بۆی کە بۆتان باس بکە چییە؟ پێشەوە پێویستی باسەری سوور و دلی گەرم شیری بدەیتێ بۆ مناڵ، چونکە ئەگەر دوو دلی لەبارەی شیری دایک زوو تەواو بێت شیردان، چونکە ڕۆژی 1-2-3 شیری کەم هەیە ناو مامکەکە. زۆر دایک باورت هەیە ناتوانی مناڵ تێ بخوات بە مامکی من لەبەرەوەی زوو بۆتڵەکە بەکاربهێنی شیری وشی بکاربهێنێت. پێش شیری خۆت بکاربهێنێت بە دلی گەرم و سەری سوور تێگەشتی؟ لە کاتی شیری بدەیتێ بۆ مناڵ دوای مناڵ بوون ئەگەر ئەتوانێت ناو ژووری ساڵە یەکسەر دوای مناڵ بوون شیری بدەیتێ بۆ مناڵ، چونکە مناڵ زۆر وریایە دوای مناڵ بوون. یەکسەرێتە دنیا وریایە، خەوتی نییە، زۆر وریایە. ئەگەر یەکسەر شیری خۆت بدەیتێ بۆ مناڵ ناو ساڵە یەکسەر ژێک دروست دەبێت. ئەگەر زوو شیری خۆت بەکاربهێنێت زوو شیری خۆت دروست دەبێت. قەڵەوی ئەو بابەتی کە زیاتر لە 6 حەڵقەمان دەربارە کردووە لە بەرنامەکانی لەشساغیدا و دڵنیام ئەگەر 6 تریشی لەسەر بکەینەوە بینەری دەبێت و خەڵک زۆری پێویست بۆ بابەتانە هەیە و سوپاس بۆخوا حەکبەمان پڕپڕە لە زانیاری دەربارەی ئەو باسە وەک هەموو باسەکانی تر، چونکە ئەمەکە کار لەسەر بابەتانە دەکەین، خوێندنەوەیەکی قوڵی بۆ دەکەین و لاپەڕە بە لاپەڕەی سەرچاوە و بەڵگە زانستیەکانی بۆ هەڵدەدەینەوە. بەڵام ئەوەی کە ئێمە زیاتر کارمان لەسەر کردووە بریتی بووە لە قەڵەوی لە گەورەکاندا کە زۆرێک لێەوە هەوڵی ڕێجیم و وەرچەدا بۆی کە لاواز بێتەوە. لەگەڵ باشتربوونی باری ئابووریدا وردە قەڵەوی لە ناو منداڵانیشدا زیادی کردووە، کامە لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیادا بە پێچاوانەوەیە ئەوانەی کە قەڵەون پتر منداڵی ئەو خێزانانن کە هەژارن. بە مانایەکی ترەکە بۆتان ئاسان بکەمەوە قەڵەوی نیشانەی هەژاریە لە وڵاتانی پێشکەوتوودا. وەک بۆم باسکردن لە ئاڵقەی یەکەمی بەرنامەی لەشساغیدا لە 185 خێزانە دەوڵەمەندەکانی ئەمریکا تەنیا شیری دایکی خۆیان دەن بە منداڵەکان. لەوانەیە یەکێک لە هۆکارەکانی ئەم بابەتە ئەوە بێت کە سەرچاوە زانستەکان ئەوان دەرخستووە ئەو منداڵانی کە تەنیا شیری دایکی خۆیان دەخۆن لە 115 تا لە 130 ئەگەری قەڵەویان لە قۆناغەکانی هەرزەکاری پێگەیشتندا کەمترە بەراورد بەو منداڵانەی کە شیری قوتو دەخۆن. زۆرێک لە تۆژینەوەکانەوان دەرخستووە کە دوو منداڵی هەمان خێزان ئەگەر دانەیەکیان شیری دایکی خواردبێ دانەیەکیان شیری قوتوی خواردبێ بە تێکڕا دەرکەوتووە ئەوانەی کە شیری دایکیان خواردووە 6 کیلۆ و کێشیان کەمترە لەو منداڵانەی کە شیری قوتویان خواردووە. بۆ بابەتە و هۆکاری ئەمە و جیاوازی قەڵەویەکە و ئایا قەڵەوی شتێکی جوانە دەگەڕێمەوە لای دکتۆر ئاواز کە بە یەکەوە دەنگەشەیەشی ئەم بابەتەمان کردووە.
شیری دایک فاکتۆری گەشەی تایە لە شتی مناڵ ڕیخۆڵە و مەعیدە و بورشیلەی بەتانەی ئەو منتیقانە ئێشتا لە گەشەکردنان کە شیرەکەی پێ ئاڕوا گەشە ئەکات تەتویر دەکات چونکە ئەو فاکتۆری گەشەی ناو شیدایە کاتێک کە تۆ شیری قوتوویەکەی بەسەرا کاریگەری شی دایکەکە نەهێشت ئەوەتە خراپە کرد لەبەرەوە باشترێکە کە دایکە شیری قوتویا بە مناڵەکەی هەر شیری قوتوی باتە بەڵام بیر لەوە بکاتەوە کە ئەو مناڵە ئامادەکە بۆ داهاتوویەکی خراپ لەبەرەوەی لە گەورەی یا مناڵە تووشی نەخۆشیەکانی نەخۆشی قەڵەویە بێ ئێستا بەپێی ئاخر سێرڤێکە لە بەریتانیا کراوە لەو مناڵانەی کە قەڵەون لە ساسی دلیان لە کار کەوتووە قەڵەوی لای ئێمە شتێکی زۆر جوانە شیری قوتوو بە کورتەکەی بۆ شیری مانگایە بۆ مانگا کراوە بۆ ئەوەی مانگایە کە لە دوو مانگا گەورە بێت و سەدی بڕین شیری مانگا بۆ بەشەر نەکراوە باشە منە عەقیدە هاتۆ باسی جیاوازی شیری قوتوو و شیری دایکەکەین کە ئێستا باسەکەمان ئەوە نییە جەبا هەندێک پرسیاری ترت لێ بکەم سەبارەت بە بیر و باوەڕە باوەکان دەربارەی شیر دایکێک کە شیری خۆی با بە ماڵ دوجار نابێت هۆی گەورەبوونی سنگی یان بڵێن مەمکی باوە باسکەی نا لەبەرەوە لەو فەتای کە شیری تیاشی پڕ لە شیرە بێت دوایە گڕێتەوە بارە تەبیعیەکەی بیرمان نەچێت جدایکێکیش ئەگەر شیریش نایە بە مناڵەکەی لەگەڵ تەمەنیا ڕێژەی کۆلاجین لە مەمکیا کەمە بێتەوە و گۆڕێت و شلە بێتەوە مەمکی کە شیر بێت یاشین تێ شێوەکەی هەر بکێرە گۆڕێت لەگەڵ تەمەنە لەبەرەوە هیچ فەرقێک ناکات باشە وەک دوابەشی ئەم چاپەکەوتنە ئازت پێش ڕوو بکەرە و کامێرەیە پایانی خۆت بۆ ئەو خانمانە بنێرە کە ئێستا دووگیان و ئامادە بن بۆی کە لە ماوەی چەند هەفتەیە چەند مانگدا هاتووە مناڵیان بێت لێرە داوا لە هەموو دایکێکەکەم پێش ئەوەی کە بڕیاری ئەو بە مناڵێکی هەبێت چکە من ئازانم کە هەموو دایکێک کۆپەکەی زۆر خۆشەوێت بەڵام ئەوەی کەیکاوشیری قویا لە نائاگایەتی شتێک لەسەر سوودەکانیشی دایک بخوێنێتەوە شیری خۆی با بە مناڵەکەی بۆ ئەوەی مناڵێکی تەندروست بێنێتە کۆمەڵگاوە بۆ داهاتووی خۆشی و بۆ داهاتووی مناڵەکەشی لەبەر ئەوەی ئەمە تاقە بەرپرسایەتی یەکەمی دایک و باوکە کە مناڵەکەی جوان پەروەردە بکات هەرزوو لە سەرەتاڵقەکانی بەرنامەی لەشساغیدا پێم وتن ئێرە بەهەشتی لەشساغی و سەرچاوەی تەندروستی مرۆڤە سەوزە و میوە ئەو سەرچاوە خۆراکی و گرنگ و پڕبەها و پڕڤیتامینانن کە مرۆڤ لە ڕەشەبای ژەهر و شێرپەنجا پارێزن هەمیشە پسپۆرانی خۆراک و بواری تەندروستیەوەمان پێ ڕاگەێنن بۆ خۆپاراستنی مرۆڤ لەدایان نەخۆشی و جۆرەها جیاوازی شێرپەنجا پێویستە ڕۆژانە 5 پارچەی جیاواز سەوزە و میوە بخۆین هەر پارچەیان بە قەرمشتێک بێ بەڵام منداڵانێک کە لە سەرەتا 6 مانگی تەمەنیاندان ناتوانن هیچ جۆرێکی سەوزە و هیچ جۆرێکی میوە بخۆن لەبەرەوە پێویستیانە ڤیتامینەکان لە شیرەوە وەرگرن جاچ جای شیری دایک بێ یان لە شیری قوتوو تەماشای گرافیکەکەی تەنیشتم بکەن بۆی کە بزانن جیاوازی بڕی ڤیتامینەکانی ئەی و بیوسی لە شیری دایک و لە شیری قوتوودا چییە ببینن ئەوەی شیری دایک چرێکی زیاتر لە شیری قوتوو جگە لەوەش مژینەوەی ئەوانەی شیری دایک وەک پرۆتین و ئاسنەکان ئاسانترە تاکۆوانی کە لە شیری قوتوودایە لەبەرەوە لەوانەیە ئەمەش هۆکارێک بێ بۆی کە ئەو منداڵانی شیری دایکیان دەخۆن لە سەرچاوە زانستیەکانە دەرکەوتووە لە 115 تا لە 120 ئەگەری توشبوونیان بە دوو جۆری زۆرباوی شێرپەنجەی خوێن لە منداڵاندا کەمترە ئەگەر بێت تو 6 مانگ تەنیا و تەنیا شیری دایک بخۆن خۆ گەر بێت و ماوە لە 6 مانگ کەمتر بێ هەردایان پارێزێ لە شێرپەنجە بەڵام ڕێژەکە لە باتی لە 115 و لە 120 کەم دەبێتەوە بۆ لە 110 و لە 112 هەڵبەت بوونی ڤیتامینەکان لە شیری دایکدا بڕەکەی زیاتر لە شیری قوتووە تەنها هۆکار نییە بۆ پاراستنیە لە شێرپەنجە بەڵکو دان هۆکاری تریژەیە کە تاکو ئێستا بە وردی و بە دیاریکراوی نەدۆزراوەتەوە بەڵام ئەو زۆر بەباشی دۆزراوەتەوە و زانراوەکە شیری دایک هۆکارێکی پاراستنی منداڵە لە توشبوون بە دوو جۆری زۆر باوی شێرپەنجەی خوێن لە منداڵدا دووبارە و پرسیارە دەست پێکاتەوە ئایا منداڵ بە شیری دایشی تێرەخوا بزانن خاتوهێنی بۆ وەڵامیان پرسیارە چی وتووە زۆر دایکی نۆبەرە پێڵەن هیچ تیای نییە لە سەرەتای شیری خۆی بدەیتە دوای مناڵبوون یەکسەر دوای مناڵبوون بەڵام ئەوان ژەکی هەیە ژەکتیایە ناو مانکێک ژەکی زۆر نییە بەڵام پێر لە بەرگری بۆ نەخۆش لە بەروێ زۆر گرنگە ژەک
بدەیتە بۆ مناڵ لە ڕۆژی سێ شیر زیاتر دروست بێت بەڵام دوای تقریبان سێ چوار هەفتە گشەی مناڵ بە خێراترە لە ئەم کاتدا مناڵ زۆر برسیتە زۆر دەکەن باورت هەیە غەڵاتی خۆی غەڵاتی مام کرد چونکە شیر کەم هەیە بەڵام ئاوش چونکە گشەی مناڵ خێراترە مناڵ زیاتر بسیتە دوای تقریبان 4-5 ڕۆژە بە ئەزایی دروستم back to normal بەزایی لە ئەم کاتدا لە کاتی مناڵ زۆر برسیتە هەر 2 سەعات شیر بدەیتێ بۆ مناڵ کاینە تا مناڵی تا شیر زیاتر دروست بێت تا مناڵی تێدەخوات هیچ مشکلەیەکی نییە چگە لەوانە تەمان شتە دووشە زۆر سەرنج ڕاکێشانەوە چاپێککەوتنە یەک ژنە لایەمە خواردنی باشترە تا لە بەریتانیاکە و خانمە خۆی لەوێ دایک بۆ مناڵی شێ بووە و دووش لە شوێنە گشتەکانە شیردان ئاساییترە لە وڵاتی ئێمە تا لە وڵاتانە ئەوەی بەدەستی منەوەیە نان یەکێکە لەو سەرچاوانی کە بەردەوام لە ژەمەکانی ئێمەدا میوانە و لەو بابەتانەیە کە لە گەرم دروستەکرێت نەخۆشی هەستیاری گەنمیش یان هەستیاری بە گلوتین کە یەکێکە لە پێگاتوەکانی نان و گەنم بریتە لەو نەخۆشیانی کە لەناو منداڵاندا باوە لەم چەند ساڵەی ئەخیریش بە پێی وتەی پسپۆرانی منداڵان و خۆراک ڕوو لە زیادبوونە هۆکاری ئێمەش لەوانەیە بەشێکی پەیوەندی بەوە هەبێت کە منداڵان زیاتر شیری قوتو دەخۆن لە ڕووی زانستیەوە توێژینەوەکان ئەوان دەرخستووە ئەو منداڵانی کە تەنیا و تەنیا شیری دایکیان نەخۆن لە 6 مانگی سەرەتای تەمەنیاندا لە 52 ئەگەری توشبوونیان بە هەستیاری گەنم کەمتر دەبێتەوە بە هەستیاری گلوتین کەمتر دەبێتەوە جگە لەوەش جۆرە باوەکانی تری هەستیاری لە ڕەبوو و لە ئێکزیما و لە نەخۆشی و حەساسەتەکانی تری پێست بەگشتی لە منداڵاندا بەڕێژەی لە 127 کەمتر دەبێتەوە ئەو کەسانش کە باوانیان هەستیاری تریان هەیە بەڕێژەی لە 142 کەمتر دەبێتەوە نانیستی یەکێکە لەو بابەتانەی کە ئەو کەسانی توشبوونی نەخۆشی شەکرن ناتوانن بیخۆن لە کۆڵەوە زانستیەکانەوان دەرخستووە ئەو منداڵانی کە تەنیا و تەنیا شیری دایکیان دەخۆن لە 6 مانگی یەکەمی تەمەنیاندا لە 130 ئەگەری توشبوونیان بە جۆری یەکەمی شەکرە و لە 140 ئەگەری توشبوونیان بە جۆری دووەمی شەکرا کەمتر دەبێتەوە ئەمە ژێشێکە لەو هۆکارانەی کە کاریگەری درێژخایەنی شیردانی سروشتی لەسەر منداڵ دەردەخات لەبەرەوە بۆ پاراستنی خۆتان و منداڵەکانتان و زامنکردنی داهاتوێکی باشتر لە 6 مانگی یەکەمی تەمەندا تەنیا و تەنیا شیری دایک گرنگی گرتنی شێوازی گرتی منداڵ و مژینی گۆی مەمکی دایک لەلایەن منداڵەوە لەگەڵ خاتوهێنی دووبارە دەخەینەوە بەرگفتوگۆ لە کاتی مناڵ بنجێت لە گۆی مەمکی دوو هورمۆنی دروست دەبێت پرۆلاکتین و ئۆکسیتۆزن بە ئەم هورمۆنە شیر دروست دەبێت لەبەرێ ئەگەر گۆی مەمکی زۆر بەکاربهێنێت هورمۆنی زۆر دروست دەبێت شیر زیاتر یەکێکی لەو شتانی کە دروستیەکە بریتە لە بیرروباوەڕی دایکەکە دڵی گەرمی ئەمش زۆر گرنگە هێنی تۆ چەند ساڵە وەکو ڕاهێنەری شیردانی سروشتی کارەکەی من بۆ مناڵی خۆم تقریبان هەڵمانگا 8 مانگا بەڵام پێلەم بۆ دایکەکان ئەگەر ئەتوانێت تا 1 ساڵ چونکە تا 1 ساڵ ناتوانێت شیری مانگا بەکاربهێنی چونکە پرۆتئین ناو شیری مانگا گەورەیە بۆ حەزکردن ناومێدە مناڵ خراپش بەڕێزان من لاقی پێش و باسییان بۆ کردن کە قەبارەی گەدەی مناڵ بە پێی تەمەنەکەی جیاوازی هەیە یەکەم ڕۆژی منداڵ قەبارەی گەدەی تەنها بەقەر گێلاسێکە بێ لە ڕۆژی سێمە بەقەر جۆزێکی لێە لە هەفتە یەکەمە بەقەر قەیسیەک و لە مانگ یەکەمە بەقەر هێلکەیەشی لێ ئەوەتان بیر بێکە لە چەند ڕۆژی یەکەمی تەمەنی منداڵەکەدا تەنها بە کەوچکە زەڵاتەیەک لە شیر تێرەخوا لە شیری دایکی خۆی بەڵام زوو برسێ بێتەوە مەژەوەی کە دایکان بێزارەکە باشە ئەوەشتان بیر بێکە پێویستە بیرروباوەڕی تەواوتان بەوە بکاتوان شیری خۆتان بە منداڵەکان چکۆک و خاتوهێنی باسی کرد ئەگەر بێت و دایک بیرروباوەڕی ئەوەی نەبێ باڕی تەواوەتی بەوە نەبێت کە ئەتوانێت شیری خۆی بە منداڵەکە فعلەن شیری دایکەکە کەمە بێتەوە
کەواتەوەی کە جۆتان لێبوو لە تەکنیکەکان و لە ڕێنمایەکانی خاتوهێنی و لەسەر چاوەزانستەکانی شاماژەی پێدراوە وەک بۆ باسکردن خاتوهێنی زیاتر لە 11 ساڵ لە کوردستان وەک ڕاهێنەری شیردانی سروشتی کارەکە. ئەوەتان لەبیر بێت کە قەبارەی مەمکی دایک مانای ئەوە نییە کە و دایکە شیری کەمە بە مانایەکی تر دەکرێت و خانمانش کە قەبارەی مەمکیان یان سەنگیان بچووکە شیری پێویستە ناو مەمکیانە هەبێت. بە شێوەیەکی گشتی ئەو شیری کە لە مەمکی یەک دایکدا هەیە بەشی زیاتر لە منداڵێک دەکات و حتا ئەگەر خانمەکە دوانایە سیانش هێبێت دەتوانێت تەنها و تەنها لە شیری خۆی سوودبەند بێت. پێویست بە شیری قوتوو ناکات. هەتا 6 مانگی یەکەمی تەمەن بە هیچ جۆرێک نابێت شیری قوتوو بۆ منداڵ بەکار بهێنرێت و مەمی پێ بدرێت. تەنها و تەنها شیری دایک و لەگەڵ شیری دایکە نە ئاو نە هەنوین نە شەکرمان ناوێت. تەنها و تەنها شیری دایک. ئەوەتان لەبێ بێت کە لە 3 ڕۆژی یەکەمی تەمەنی منداڵدا تۆزێک شیردان ئاسان نییە. ئەو کاری مەش دەگەڕێتەوەی کە کاری شیردان پێویستی بە کات و پێویستی بە لێزانین و فێربوونی دایکەکە هەیە. لەبەرەوە تۆزێک کاتی دەوێت تا فێر دەبێت و لەبەر کە قەبارەی گەدەی مناڵ تەنها بەقەدەن کە گێلاسێکە لە ماوەی 2 ساعاتە مناڵەکە دیسان برسیە دێتەوە. لەبەرەوە لە 3 ڕۆژی یەکەمی تەمەنی منداڵەکە ئەگەر دایک شیریدا بە مناڵەکە 10 دقە لە مەمکی ڕاست و 10 دقە لە مەمکی چەپ ئەگەر هاتو مناڵەکە تێری نەخوارد. ئەمە لە 3 ڕۆژی یەکەم. بەڵام دڵنیا بن لەوەی کە 10 دقە مناڵەکە بە مەمتانەوە نووساوە. چونکە ئەو شیرەی کە دێت لەوەڵەوە ڕوونە و لە دوایە خەست دەبێتەوە بۆی مناڵەکە بتوانێت تێری پێ بخوا. ئەو جا لە ڕۆژی 4ەمی شیردانەوە 20 دقە لە لایەشی مەمکەکە دایکەکە دایدەنێت. ئەگەر دوای 20 دقەکە مناڵەکەی لێ کردەوە هێشتا برسی و هێشتا گریا و داوای شیری کرد اینجا 5 دقەی خاتە مەمکەکەی تر. لە پاش 2 ساعات ئەگەر ویستی دیسان شیر باتەوە ئەنجا لە مەمکی دووەمەوە دەست پێ دەکات و دەگەڕێتەوە بۆ مەمکی یەکەم. ئەوەتان لەبیر بێ لە 85 دەوڵەمەندەکان لە ئەمریکا شیری مەمکی خوایان بە مناڵەکان. ئەگەرتانێ مناڵەکانتان زیرەک بن، زیتەڵ بن، وریا بن، تەندروستیان باش بێت، پێویستیان بە خەستەخانە و دکتۆر و عیلاج و دەرمان نەبێت، هەموو ئەمانە ئاسانە. تەنها و تەنها شیری دایک. سەرەتان بۆ مامت بۆ ڕێهیم کەمتر بێت بۆ دایک. ئەگەر تا 6 مانگ بەبێ شیرکت و شیری خۆی بدەیتە. هەرو خاتوێنی زیادی کردو سەر ئەگەر هاتو دایکێک تەنها و تەنها شیری خۆی باوە مناڵەکەی باوەی 6 مانگ شانسی چانسیان ئەگەری توشبوون بە سەرەتانی بۆ مامێک بۆ ڕەحیم کەمتر. ئەی چیەڵی بە شیری مەمکە چیڵی بە مەمکە دە بە دایکەکان کە مەمکەیان پێەیە پێڵەن فڕی چونکە ئەوش باش نییە بۆ مناڵ. ئەگە شیری خۆت هەیە شیرکت و بکەڕمە هێنی بۆ مناڵ چونکە غەزات زیاتر، قەپ زیاتر، ئیلتیهاب زیاتر، سکچوونڕەشانەوە زیاتر بۆ مناڵ. ئەگە تێقەڵی شیری خۆت بدەیتە بۆ مناڵ. کەواتە تەنها و تەنها شیری دایک. بەڵێ. تەنیا و تەنیا شیری دایک لە 6 مانگی یەکەمدا ئەو خۆراکە سحرەیە کە منداڵ لە دەیان و سەدان نەخۆشی کورتخایەن و درێژخایەن دەپارێزێ. لە نەخۆشەکانی قورگ و لوت و جۆ و گەدە و ڕیخۆڵە وا شێرپەنجەکانی خوێن و شەکرە و قەڵەوی و دەیان و سەدان نەخۆشی تر. لە 6 مانگی یەکەمی تەمەندا تەنها شت لەگەڵ شیری دایکە کە پێویستان بێ بریتیە لە دڵۆپەی ڤیتامین دی بۆی کە منداڵەکانتان تووشی کەمی ڤیتامین دی و کەمی ئاسن نەبن کە مەش لەم چەند ساڵی دواییدا زیادی کردووە بەهۆی گۆڕانی ستایلی ژیان و شێوازی جلەبەرکردن و کەمتر بەرخۆرکەوتنی خەڵکەوە. یەکێکی تر لەو بابەتە گرنگە و لەو سوودە گرنگانی کە شیری دایک هەیەی بۆ منداڵ لە 6 مانگی یەکەمی تەمەندا بریتیە لە کەمبوونەوەی دیاردەیە کە بە دیاردەی مردنی لە ناکاوی منداڵ ناسراوە یان sudden infant death syndrome کە بە زمانی ئینگلیزی وا باس دەکرێت. سەرچاوەزانستەکان ئەماژە بۆ دەدەن کە دەڵێن ئەگەر بێت و دایکان لە وڵاتی شۆ کۆمەریکادا لە 6 مانگی یەکەمی تەمەندا تەنیا و تەنیا شیری مەمکی خۆیان بدەن بە منداڵەکان هەموو ساڵێک 900 مەرگی منداڵ کەم دەبێتەوە. لە 42 وڵاتی دواکەوتی دنیادا کە ئێمەژێکێکی لەو 42 وڵاتە ئەگەر بێت و دایکان تەنیا و تەنیا شیری مەمکی خۆیان بدەن بە منداڵەکانیان لە 6 مانگی یەکەمی تەمەندا ئەوە ساڵانە 1 ملیۆن مردنی منداڵان کەم دەبێتەوە کە لە 113 مەرگی سەرجە منداڵانی دنیا لە سەرەتاکانی تەمەندا و زۆرترین مەرگیش دەم وڵاتە دواکەوتوانی ئێمەدا هەیە. لەبەرەوە بۆ پاراستنی منداڵەکانتان لە مەرگی لە ناکاو 6 مانگی یەکەمی تەمەن تەنیا و تەنیا شیری مەمکی خۆتان بدەمە منداڵەکانتان. و ئەمە جگە لەو بابەتانی کە باسکرا لە درێژخایەندا ئەو منداڵانی کە شیری مەمکی دایکیان خواردووە توانای زیرەکی و
نمرەی قوتابخانە و وریاییان بەرزترە لەو منداڵانەی کە شیری قوتویان خواردووە. بەڵام لە پاش تەمەنی 1 ساڵیەوە دەتوانن شیری قوتو بەکاربێن بە جۆرە جیاوازەکانیەوە. و باشتریشە ئەم شیرە کە دەدرێت بە منداڵ ئەو شیرانە بێت کە ئاسنی بۆ زیادکراوە لەگەڵ ڤیتامینەکانی تردا کە بە زمانی عەرەبی بە شیری مودەعەم و بە زمانی ئینگلیزی بە فۆرتیفاید لەسەری دەنووسرێت کە بەداخەو بە زمانی کوردی لەسەری نانووسرێت. بەڵام ئەوتان لەبیر بێ لە پاش تەمەنی 1 ساڵیەوە بە هیچ شێوەیەک مەم کە شوشە بەکار نایانن کە بدەیدەن بە منداڵەکانتان تەنیا و تەنیا بەکوو. ئەلێرەوە بابەت و قسەکردنەکانمان دەربارەی شیری دایک و شیری قوتو تەواو دەبێت و لاڵقەی داهاتووەوە وەرزێکی نوێی بەرنامەی لەشساغی دەست پێ دەکات. من دەزانم هەفتەی داهاتوو نەورۆزە. لە ئێستاوە نەورۆز و بەهار و ساڵی نوێی کوردیتان پیرۆز. هیوای ساڵێکی خۆشترتان بۆ دەخوازم. ئیدی وەرزێکە مرۆڤ دەتوانێت وەرزش بکە و زیاتر خۆی بەرهەتاو بدە. بەڵام تەنها یەک داواکاریم هەیە لێتان. سبەینەکە دەچنە سەیران لە بری خواردنەوەی گازی و ساردی ماستاو بدەن بە منداڵەکانتان. دەکرێت ئەم ماستاوە ئەو ماستاوە بێت کە ماستاوی کوردەواریە یان ئەو ماستاوانە بێت کە ماستاوی حازریە و دەکرێت لە باتی ماستاویش دۆ بخۆنەوە لەبەرەوەی کە ماستاو بەهایەکی خۆراکی ئەجگار بەرزی هەیە لە بوونی ڤیتامین و لە بوونی کالیسیۆمدا و هەروەها پارێزەرێکی باشی ددان و تەندروستی ئێسکی منداڵەکانە. لە کاتێکدا ساردی هیچ بەهایەکی خۆراکی نییە و تێکشکێنەری دەم و ددان و تەندروستی منداڵەکانتانە. لە وەرزی داهاتی و بەرنامەی لەشساغی اینجا دەچینە سەر و بابەتانەی کە کەم بوونەتەوە لە لەشماندا لە باتەوەی کە زیاد بوون. تاو کاتە هیوای تەندروستیکی باشتان بۆ دەخوازم. هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و خەستەخانە و دەرمان نەبێ. شەو و شەوگارتان شاد بەخواتان ئەسپێرم. نەورۆزتان پیرۆز و بەهارتان باش. خواتان لەگەڵ.